پێشەکی من داوای لێبوردن لە یەکە بە یەکەی بەڕێزتان دەکەم چونکە جوابی کامنتەکانی ئێوە لە یوتیوبم نەدایتەوە. بەڕێزانم منیش سەرقالی هەندێ پرۆژەم لەم ماوەیە زۆر سەرقالم. ئینشەڵڵا لە زووترین کاتدا جوابی هەموو کامنتەکانی ئێوە لە یوتیوب ئەدەمەوە. بەناوی خوا سڵاو هاوڕان، هیوامدار شوێنێ بن ساخ و سەلامەت و تەندروست بن ئینشەڵڵا. بەڕێزان دەسەنەوە منی هاتماین لە خزمەت ئێوە بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە زنجیرە ڤیدیۆکانی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت، لە پێیجی فەیسبووکی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت، هەروەها لە چەنەلی یوتیوبی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت. و بەڕێزانەکە یەکەم جارە و چەنەلەیە بینن، لێرە چەنەلی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێتە کە من نیهاتماین هەفتانە 4 ڤیدیۆ لە ڕێیە و چەنێلەوە بڵاوەکەمەوە کە ئێوە بێ بەرامبەر دەتوانن دراوە ئەلکترۆنیەکان وهروەها دۆلاری ئەمریکی بەدەست بهێنن. بۆەوەی ئێوە هیچێک لە ڤیدیۆکانی داهاتوو لە دەست نەدەن کە من بڵاویانەکەمەوە، چەنێلەکە سابسکرایب بکەن، زەنگولەی تەنشی چالاک بکەن، بۆەوەی هەر کاتێک هەم ڤیدیۆیەک ئاپلۆدەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتیوب لە ڕێی نوتیفیکیشنەوە ئێوەی ئاگادار بکاتەوە و یەکەم کەس بن کە بین ڤیدیۆکان ببینن. بەڵێ هاوڕان، ئەمڕۆ بێجگەلەوەی کە جزدانی پارەی ئێنجین بۆ ئەوەی کە ئێوە NFTەکانتان ڕابگرن لە ناو ئێنجین، لە هەمان کاتدا ئەتوانن لە ناو خودی جزدانی پارەی ئێنجین NFT بەلاش بەدەست بێنن. بەڵام پێشەوەی بچینە سەر فێرکاریان ڤیدیۆی بەڕێزانم، بەعزێ کەس لە فەیسبوک کامنتی بۆ من نووسی بوو، ببورن مەسێجی بۆ من نار بوو کە کێشەی هەیە لەگەل واڵێتی ئێنجین، واتە ناتوانن واڵێتەکە تەزبیت بکەن یاخود ئەکان دروست بکەن. من دووسپای ڤیدیۆ دروستەکەم چۆنیەتی بەشاریکردن لە ئەکانتی یاخود جزدانی پارەی ئێنجین. بێ ئەوەی ڤیدیۆکەی درێژ بکەینەوە هاوڕێنە چینە ناو وێبسایتی engine.io کە من لینکی ئەم وێبسایتەش لە ژێران ڤیدیۆی دانیم لە دیسکریپشنی یوتیوب، بۆ ئەوەی ئێوە یەکسەر بێنە ناو ئێنجین والێت. هەروەکو لە ڤیدیۆ پێشووتران باس کرد کە ئێوەتوانم بۆ ئەندرۆید و هەروەها بۆ ئەپلیش ئەم جزدانی پارەیە دابەزێنن. لێرانە کاتێک کە دێنە ناو سەفحەی engine.io هاوڕان QR کۆدێک دەدەتێ لێران هەروەکو بینن. ئەمە بوو چی ئازیزان؟ ئەم QR کۆدە هاوڕان کە پێم وایە ڕۆژان ئەگە بەهلە نەچووبم ڕۆژانە ئەپدەیتە بێتەوە ئێوەتوانن لە ڕێی ئەم QR کۆدانەوە NFT بەلاش بەدەست بهێنن. چۆنە ئازیزان؟ لێرانە باچمە ناو ئێنجین والێت، لەسەرەوە سێ خەتەیە کلیک لەسەرەکەی ئسکەن QR کۆد بۆ ئەو کەسانەی کە سیستەمی بەکاردێنن. کاتێک کە کلیکەکەی هاوڕان بۆ سیستەم واتە کۆمپیوتەر، لێرانە QR کۆدەکەی ئسکان QR کۆدت کردەوە بە مۆبایلی خۆت، ڕسم لەوە یەگری واتە کامیرەکەت کە بووە لێرانە QR کۆدەکەی یەگری و یەکسەرە NFTەکەی وەرەگری. بەڵام بۆ ئەو کەسانەی بەڕێزانم با لێرانە بچمە دەرەوە، بەڵام بۆ ئەو کەسانەی و ئەزانم کە زۆربەتان مۆبایلی بەکاردێنن یاخود ئایفۆنی بەکاردێنن چۆن ئەتوانن ئەو NFTیانە بەدەست بێنن. لێرانە باچمە دەرەوە بەڕێزانم، ئەچیتە سەر گوگل کڕۆمی مۆبایلەکەت. هەروەکو گوتم لینکیان وێبسایتە لە ژێران ڤیدیۆی دانیم لە دیسکریپشنی یوتیوب، کۆپیەکەیت engine.io. کاتێکە کۆپیت کرد دیسانەوە ئەچیتە ناو مۆبایلەکەت لەسەرەوە بەڕێزانم، پێشترم هیناوە هەروەکو بینن engine.io و یەکسەرە چیتە ناو وێبسایتەکە. ئەوە بۆ ئەو کەسانەی کە مۆبایلی بەکاردێنن کە چۆن QR کۆدەکە تعریف بکەم بۆ ئێنجین والێت بۆ ئەوەی ڕۆژانە یاخود هەفتانە NFTەکان بەدەست بهێنن. لێرانە هەروەکو بینن هەمان وێبسایتە بەڕێزم، پەنجەکەت داگرە لەسەرم QR کۆدە، داونلود ئیمێج دەدەتێ. لێرانە ئیمێجەکە داونلودەکەیت. کاتێککە ئیمێجەکەت داونلود کرد بەڕێزانم، چونکەم پێشتر داونلودم کردووە ئەرێ کە فایلەکە دووبارەیە، بەڵام بۆ فێرکاری ئێوەیە بەڕێزانم بۆ ئەوەی ئێوە بتوانن NFTەکان بەدەست بهێنن. دیسانەوە ئەچینە ناو ئێنجین، لێرانە باچمەوە سەر واڵێتەکە. کاتێک کە وێنەکەت سیڤ کرد دێتە ناو مۆبایلی تۆ ناو گالری، لێرانە ئسکەن QR کۆد هەیە، کلیک لەسەر یەکەی. ئەمە بوو کۆمپیوتەر بوو بەڕێزانم. لێرانە کلیک لەسەرە و ئایکۆنە پەمەیەکەی، کاتێککە کلیکت کرد یەکسەرە QR کۆدەکەی تعریفی ئەەکەیت. هەر بەم شێوەیە تو ئەتوانێت NFTەکان بەدەست بێنی. و کاتێک کە تعریفت کرد بۆ ئێنجین، لێرانە چونکە من وەرم گرتەوە NFTە،
لیرانه اکونکی کس کتادته یا شینا پین وابی کلیک لسر یکی و NFT که بدست دهنید و لیرانه ششت سربشی اساس و او NFT آنت پیشانه ده کتا کویسا بدست تنوا هر اکو بینن کمین یک آیتم بدست تنوا بو فروشتن NFT کانیش برزانم لیرانه سه خطه کلیک لسر یکی سیل آیتم بلام عزیزان NFT کانتان مفروشن لیرانه چکن نرخه زور هر زانم 3045 انجینه که یک انجین پیم باید لاستاد نزدیک $2 کنی $2 NFT اکان مفروشن رای گرن بو اویل چند مانگی دهاتو یا خود چند سالی دهاتو دا زیادترین قازانج بکن لرای NFT لیرانه همان نرخ که لیرانه هیا لیرانه دانی و نکست کی و NFT اکت افروشره با آسانی هر بام شیوه ایواتوانن NFT اکان به دست بینن هر وکو گوتم برزانم که لیرانه QR کودک آپدیت بیتوا و ایواتوانن روزانه سردانی کیو ام وبسایت بکن بو اوی زیادتر NFT به دست بینن بله برزانم زور پیویز با هم ویدیوش بوی و درست بکم چون که هر وکو گوتم که NFT اکان تازه هاتونه ایوالا استادا تنها کوب کنم بو اوی لچن سالی دهاتو دا زیادترین قازانج بکن هر رخنا کامن پیساره که بولجر ویدیو لچنل یوتیوبون بنوسن من بچه‌وان جواب تانه دموا تا ویدیو اکتر وبسایت اکتر اپ اکتر و برنامه اکتر همو تان بخوای گورس برم خواه یارو پناهی ایوا بیت خواهتان لگل